دوابەدوای ڕوبەڕووبوونەوەی یاریەکانی نێوان 32 تیپی میلی شاری سلێمانی کە ڕێکخراوی هیوای گەنجان سەرپەرشتی دەکرد سەرنجام و لە کۆتایی شێبڕچێ و ململانەی بەهێزی تیپەکان لە کۆتاییدا هەردوو تیپی لاوانی شار و لاوانی تافگە یاری کۆتاییان ئەنجامدا. دوای یاریەکی بەهێز سەرنجام لاوانی شار توانی نازناوەکە بەرز بکاتەوە ببێتە پاڵەوانی خولەکە. ئەمپلیەکەیمان بەدەستێنا لە کۆی 32 تیپ. ئەم کردنەوەی ئەم دەورانەش دەوری کاریگەری هەیە بۆ فرقەکان بۆ بەرەو پێشوونی ڕاضە لە ناو یاریزانان لە منتیقەکان ئەبێتە هاوکاری بۆ یارمەتیدانی گەنجان و زیاتر ئاشنابوونی ڕاضە بە گەنجان و بەتەمە مناڵەکان. ئێمە وەکو تیپەکەمان ئێستا پێگاتووە لە کادیمیایەک پێگاتووە لە فرقەیەکە نزیکی 80 بۆ 90 یاریزانە. ئەمە ینی وا لێگەکەم دەورانت کردەوە خولت کردەوە ئەناسی لە ناویانە و گەنجان بەرەو ڕاضەیەن گەنجان دوورەکەونەوە لە زۆر شوێن لە زۆر شتی خراپ. ئەم جۆرە خولانە گرنگی خۆی هەیە بۆ شاری سلێمانی چونکە گەنجانی ئەمە بەڕاستی حەز و خولیایەکی زۆریانەیە بۆ تۆپی پێ و بەتایبەت لە دوای ڤایرۆسی کۆرۆناەوە بۆ ئێمە بۆ نزیکە 6 مانگەچین هیچ جۆرە کۆبوونەیەکی وەرزشی ئەنجام نەدراوە بۆیە بە پێویستمانزانی لەم کاتەیە ئەم خولە بەڕێوەبەرین و سەرپەرشتیان خولە بکەین بۆ گەنجان و لاوانی شارەکەمان. لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی یاریەکەدا ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسی یەکی مەڵبەندی ڕێخستنی سلێمانی وەک پاڵپشتێک بۆ گەنجان و وەرزشکاران بەتایبەت لە شاری سلێمانی وێڕای دەستخۆشییان لە ڕێخەرانی خولەکە و بەشداربووان بەڵێنی پاڵپشتی و پشتیوانی کاری گەورە و باشتریان دایە گەنجان. بێگومان سیاسەتی بۆردی وەردەشی یەکی نیشتیمانی کوردستان خزمەتی وەردەش و گەنج و لاوانی ئەو نیشتیمانەیە و بەتایبەت ئێستا لە شاری سلێمانی ئێمە هەوڵمان داوە لە گەڕەکە جیاجیاکان لە ناوچە جیاجیاکانی شاری سلێمانی لە خزمەت گەنج و لاوان دابین بۆ نێژنی کەمەکوڕیەکان و گرفتەکانیان لە هەوڵدا دەبین. ئەمە نەک تەنها لە سلێمانی بەڵکو لە زاخۆ بۆ خانەخین بە ناوچەدا بڕاوەکانیش ئەوەی پێمان بکرێ بەکردەوە دەمانەوێت لە خزمەت گەنج دابین و ئەمە دروشمێکیشمان دەستداوە تێ من دوا بە دوای ئەوەی کە بۆردەکە مەرگتووە بە زۆر چاوپێکوتن و کۆڕ و کۆبوونەوەشدا باسم کردووە لە باتی گەنجان بێن بۆ بۆرد ئێمە دەچینە خزمەت گەنجان لە باتی کاتێک دانن کە بۆ ئێمە مناسبە ئێمە بۆ کاتی مناسبی ئەوان دەچین سەردانیان دەکەین. گەنجێکی زۆر دەبینی لێرە کۆبەتەوە ئەوە هیوا و ئاواتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بتوانێت گەنجەکان کۆبکاتەوە بانگیان بکەوە دووبارە تیان بگەێنێتەوە کە ئەرکی گەنجێتی و ئەرکی گەنج هەم لە ئینتیمای خۆی بۆ میلەتەکەی و لە هەمان کاتیش ئەو گەنجانەی کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانن تێبگەن لەوەی کە ئینتیما بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆستترین ئینتیمایە چونکە ئێمە لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئینتیمامان بۆ نیشتیمانەکەمان بۆ خوێنی شەیدانمان و بۆ هەموو ئەو مێژوە جوانەی کە خەڵکی کوردستان هەیەی لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو ئینتیمایە پێشکەشەکەن و ئینتیمایە تازاکەینەوە. دوابەدوای هەبوونی ڤایرۆسی کۆرۆنا و پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان و نەبوونی خول و پاڵەوانێتی جارێکتر گەنجان و هەوادارانی یاری تۆپی پێ هیوایان بۆ گەڕاوەتەوە بچنە نێو یاریگا و شوێنەوەرچەکان بۆ کێبڕچێ و ململانەکانیان. محەممەد حسین گەلی کوردستان سلێمانی.